خۆشەویستانی کورسان نیوسڵاوتان لەبێ لەگەڵا و کارانم ئامادەین دیدارێکی تایبەت پانۆرامایەکی تایبەت پێشکەش بێەوە بکەین. دۆخی هەرێمی کوردستان بەرەو گۆڕانکاریە. یەکێتی نیشتیمانی کوردستان باز لەوە دەکات کەوانە ئامادەن بۆ هەڵبژارنی پەرلەمانی کوردستان و دەیانەوێت نەخشەی حکومڕانی هەرێمی کوردستان بگۆڕێت، بەڵام لە ڕێگەی سندوقی دەنگدانەوە. هەندێک جار نێوانی یەکێتی و پارتی تا ئاستێکی لە ئاستی باڵاش تا ئاستێکی زۆر تون دەبێت. دەتوانرێت گۆڕانکاری بکرێت و گۆڕانکاریت چۆن دەکرێت؟ نێوانی پارتی و یەکێتی لەکوێدا دەوەستێت یان کۆتایی پێدێت؟ دۆخی ئێستای هەرێمی کوردستان بەرەو کوێ هەنگاو دەنێت؟ هەمووانە لەگەڵ بەڕێز مامۆستا شێرزاد شێخانی نووسەر و چاودێری سیاسی گفتوگۆ دەکەین. بەخێر بێ مامۆستا. زۆر زۆر سپاس. سەرەتا دەمەوێت لەوە پرسیار بکەم، باسی گۆڕانکاری دەکرێت، ئەو گۆڕانکاریە دەبێت لەکوێوە بکرێ و بۆچی بکرێ و لەکوێوە دەست پێ بکە؟ مامۆستا زۆر سپاسی میوانداریەکەتان دەکەم. ڕێز و سڵاو و خۆشەویستیم بۆ هەموو ئەو بینەرانەی کە سەیری بەرنامەکەمانەکەن. هەڵبەت خۆش ئاگاداری و ئێمە هەمووشمان ئەزانین گۆڕانکاری لەسەر ئاسی دنیادا هەیە، یعنی ئێستا هەموو دنیا بەرەو گۆڕانکاری دەڕوە. طبعاً ئێمە ینی ئەگەر سەیری ئەوروپا بکەین، تەنانەت لە ئەوروپاش ینی گۆڕانکاری لە بەڕیتانیا کرا، لە فڕەنسا کرا و لە وڵاتانی زۆردا گۆڕانکاری هەیە. لەبەرەوەی ینی ئێستا وەزانکە وای دێهاتووە کە خەڵک ینی بیر لەوە دەکاتەوە چۆن گۆڕانکاری بێنێتە کایەوە و ئیترەوەدا مولزەم نەبێ بە فلان حزب و بە فلان جەماعەتەوە. ئێستا مەسەلەن حزبی محافزین ماوەیەکی زۆر حکمی کرد لە بەریتانیا، خەڵکی بەریتانیا یانێ گۆڕانکاری بکەن. لە ئەمریکاش ئاینەشت، لە فەڕەنساش ئاینەشت، لە هەموو دەوڵەتانی دنیادا خەڵک ڕەغبەتی هەیە بۆ گۆڕانکاری. کێشەی گەورەی ئێمەی کورد ئەوەیە کە ئێمە زۆر درەنگ لە مەوزوعەکان تێدەگەین. یعنی ئەگەر ئێمە بینە بەرچاوی خۆمان مەسەلەن وەزعی کە باسی هەرێمی کوردستانەکەی، تۆ وەرە بێنە بەرچاو لە 96ەوە تاکو ئێستا کاتە 28 ساڵ دوو سەرۆکی هەرۆمان هەبووە، دوو سەرۆکی حکوومەتیشمان هەبووە. 28 ساڵە هەروانە حکوم دەکەن، یعنی سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکوومەت و لەبەرەوە هیچ گۆڕانکاریەک هەستی پێ ناکەیت، چونکەوانە لەسەر نەسەقێک فێر بوونە هەر بە نوع حکوم دەکەن. بۆیە دەبینی ئێستا ینی بە هەموو پێوەرێک ئەو سیستەمە سیاسیە کە ئەوان بەڕێوەی دەبن فەشەلێکی زۆر گەورەی هێناوە لە هەموو بوارەکاندا. یعنی گامە بواری باز دەکەین، بواری ئابووری باز دەکەی، ئەوەمە کابراوتنی لەسەر ئیفلاس بوونین، باسی ئەوەی پەرەپێدان و ئاوەدانکردنەوە دەکەی. ئێستا هەموو واقعەکە لە بەرچاومانە، ڕێگەوبانمان چۆنە، خزمەت گوزاریمان چۆوە، بێ کارەباییە، بێ ئاوە، هەموو لە ڕووی پەروەردەوە سەیرەکەی هەموو وێرانە و تەڵەبە تەخەڕوجەکە و کول هێشتاواکە ناتوانێت دووشت بنووسێت. یعنی ئەوانە لە ڕووی تەندروستیەوە سەیرەکەی ئەچی لە خەستەخانەیەکە ئەبینی خەستەخانە حکومیە، ئەبینی پێویستیت بە ئەشعایەکە، پێویستیت بە فەحسێکە نیانە، ینی هەموو هەڵوەشاوەتەوە، ینی هەموو ئینیاری کردووە. ئەوانە کە تۆ ینی تەقیمیەکەی هەڵیان دەسەیجێنی سیر دەکەی یعنی هەموو دەگەڕێتەوە بۆچی بۆ زۆرێک لە حکومڕانیا فاشی دەکەی ئەوەی کە چەندین ساڵە لەو کوردستانە دەکرێت. سەبەبەکەشی ئەوەیە تاکە حزبێک هەیە دەسەڵاتەکەی قۆڕق کردووە، بەناو هەندێک وازی هەندێک دوکانی سیاسی کردیتەوە بە ناوی دیموکراتیەوە کە هیچ کاریگەریان نییە. بێرەوە ژیانی حزبەکانی ئەوانەی کە بەڵام باسیەتی شەکرێ مەسەلەن کاک شێرزاد یەکێتی ڕۆڵی چێ لەو ناوەندەدا؟ وەڵا برا من هەموو جارێ باسی ئەوەم کردووە، ئەڵێم ینی زۆر کەس کە باسی پارتیەکەم، باسی شکستەکانی پارتی و ئەزمونونەکانی خەڵک لەگە پارتیدا باز دەکەم، خەڵک بەم دەڵێن تۆ بۆ باسی یەکێتی ناکە، یەکێتیش دەسەڵات نییە. جوابەکەی من هەموو جارێ پێیانڵم کاکە یەکێتی لە حکوومەتە بەڵام لە دەسەڵات نییە. یعنی تۆ ئەگەر بە واقعیانەت سەیری وەزعەکە بکەی، ئێمە وەزیرمان هەیە، هەر ئێمەش نینە، حزبەکانی تریش وەزیریان هەیە، بەڵام ئەم وەزیرانە دەسەڵاتی چیان هەیە؟ هەموو دەسەڵاتی حکوومەت
ئەنجومەنی وەزیرانیش حەسب بوو بە یەک شەخص کە سەرۆکی حکوومەتە ئەو قەرار دەدا ینی حتا وەزارەتەکان ناتوانن دەسەڵاتی خۆشیان بەکاربینن تێگەین لەبەرەوە ینی دەسەڵاتەکە هەموو لە لای سەرۆکی حکوومەتە سەرۆکی حکوومەتیش پارتیە ئیتر ئەو دەسەڵاتەکەی قۆڕخ کردووە و کەسیش ناتوانێت ئەو دەسەڵاتانەی ئەو بۆ پارتیەکانیش هەموویەتی یان لەناو پارتیشە جاکاری هەیە خۆی وایە تابانێ خۆی ئێمە بینین ینی ئێستا زۆر بە واقعی ئەتوانین بڵێ مڵێن ئێمە لەناو پارتی شەڕی باڵباڵێن هەیە ینی ئێستاش وای لێ هاتووە خۆیان وایان لێ کردووە ینی پێشترەوان باسییان دەکرد تانەیان لە یەشێتی لێدادەیان گوت یەشێتی باڵباڵێنە و نازانن چەند باڵە بەڵام ئێمەوانینە ئێستاوانیش دەرکەوت ینی ئێوانیش باڵباڵێنیان تایە تێنگەین سراعشی گەورەیان هەیە لە نێوانیاندا بە ئەوەشین کار ناکرێن هەموو کەس دەزانێ دەبێتەوە سەرەوەی من ینی من کە باسی یەکێتیەکەم پارتی مامۆستا شێرزاد پارتی خراپە یان بۆ هەموو پارتی خراپە یان بەشێک لە پارتی خراپەیان ئەو ئەقڵێتە بۆ یان دەرەقەتی حکومڕانی هەرێمی کوردستان نایە کە دەسەڵات هەموو جومگەکانیشی بەدەستەوەیە وەڵی برایانی ئەگەر ئێمە هەڵسەنگاندنیشی واقعیانە بکەین بە هەموو پێوەرێکەوە پارتی شکستی هێناوە سەبەبی شکستەکەشی ئەوەیە لەبەرەوەی ینی ئەو ڕێگا نادا هیچ حزبێکی تر دەورێکی کاریگەری هەبێت لە ناو کای سیاسی لە ناو کای حکومڕانیدا بە تایبەتیش ینی مەسەلەن ئێستا یەکێتی خاوەن خیبرەیەکی باشە لە ئیدارەدانەوەوانە بنوونێکی زۆر بەسیتت بۆ دێنم لەوەتەی ئەو حکوومەتە لە 96ەوە تاکو ئێستا ینی تۆ وەرە بێنە بەرچاوت ئەو هەموو کابینانەی کە پارتی هەموو کابینەکان کە پارتی سەرۆکایەتی کردیە ڕۆژێک لە ڕۆژان سەرۆکی حکوومەت نەچۆتە پەرلەمان لەگە پەرلەمان لە دانێنیش تۆ مناقەشەی مۆزوعێک بکە یەک جار بە تەنیا یەک جار کە سەرۆکی حکوومەت چووە پەرلەمان کابینەکەی دکتۆر بەرهەمی بۆەوەی 2 ساڵیەکە بۆەوەی یەکێتی بوو تێگەین بە درێژایی ئەو 28 ساڵی ڕابردوو حکوومەتی هەرێم بودجەی نەبووە بودجەی نەداوەتە پەرلەمان تەنها یەک جار لە ژیانی ئەو حکوومەتەدا بودجە چووە پەرلەمان ئەوی سەردەمی دکتۆر بەرهەمی بوو کە کابینەکەی یەکێتیە کەواتە ئەگەر ڕێگا بدەن یەکێتی بەشدار بێت لە دەسەڵاتەکە زۆر شتی هەیە ئەتوانێت خزمەت بە حکوومەتەکە و بە کابینەکە و بە خەڵکەکەش بکە بەڵام ئەوانە وەی قبول ناگەن ینی ئەوان دەیانەوێ هەموو خەڵک ژێردەستەی خۆیان بێ ئیترەوە ینی تووشی هەڵە دەبن نازانن چۆن چارە بکەن ینی تۆ وەرە ئەگەر ئێستا من باسی قەیرانی موچە بکەین قەیرانی موچە بووە ینی خۆی ئەمڕۆ نییە کاکە قەیرانی موچەوە چەندەوە 14 ساڵە هەیە سەبەبەکەی چییە؟ سەبەبەکەی ئەوەیە کە دەسەڵاتەکە لە ڕووی زانستیەوە تەعامل لەگە سەرۆت و سامانەکەی وڵاتەکەی ناکە یعنی من پێم سەیرە مەسەڵەن ئەوان هەندێک کەس هەیە کە دەڵێن وەڵا پارتی دەیەوێت لاسایی شێخەکانی کەنداو بکە من جارێکیان بابەتێکم نووسی بگوتم وەڵاهی بابە من پێم ناخۆش نییە ئەگەر پارتی بتوانێت وەکو شێخەکانی کەندا و خزمەت بە هاوڵاتیان کە سەرسرم بەڵام ئەوانە بە شتێکی ینی بە عکسی هەموو جۆرە حکومڕانیەکان حکومی کوردستان دەکەن یان تۆ وەرە بزانە حکوومەت هەیە لە دنیا من بەخۆم مۆزەف بوومە لە ساڵانی هەفتایەکان لە ساڵانی هەفتایەکان ئێمە لە دایرەکەی خۆماندا نیزامی محاسەبیمانە بوو نظامێکی یەکگرتوو لەسەر هەموو ئاستی عێراقدا ئێستا ئەو نیزامە لەناو حکوومەتەوە چەندەوە لە 32 ساڵ هەتا ئێستا دامزراوە هەتا ئێستا نظامێکی محاسەبی نییە ئەمڕۆ تووشی کێشێکی گەورە بووە لەگەر بەغدا لەسەر ئەو نیزامە چونکە نەکەس دەزانێت مۆزەفەکە معاشەکەی چۆنە نەکەس دەزانێت دەرماڵەکەی چۆنە نەکەس دەزانێت پلەکەی چۆنە یعنی هیچ شتێک نیە هیچ پێوەرێک نییە لەو مۆزوعە بەغدا دەیەوێت تەدقیقی ئەو بابەتە بکە بۆی ڕێک نابێتەوە تابان ئێستا بە چاک دەکرێتەوە ئەوەی کە بە 32 ساڵی تێکیان داوە پارتی تێکی داوە بە حکومداریەکەی خۆیەوە من پێم وایە بە 100 ساڵی تیش نایەتەوە سەڕی ڕاست مەگەر ئەگەر بەغدا ینی شتێکمان بۆ بکە وای ساش بەغداوە خەریکە کاکەن
ئێستا لیستەکان هەموو تەدقیق دەکا، ناوەکان تەدقیق دەکا، مەسروفاتی حکوومەت تەدقیق دەکاوە خەریکە وردە نییە، ینی بهێنێتەوە سەر ڕێگایەوەتر ینی معقولتر، چونکە ناگرێت کاکە زانەجیان ناگرێت تۆ ئەو هەموو سەرۆت و سامانەت هەبی نەتوانی مەعاش بدەی کاکە. من لە شتێکدا لە یەکێک لە بابەتەکانم لە فەیسبوک دانووسیتم، تۆ وەرە وەزارەتی دارایی پێم بڵێ ئیش و کاری چییە؟ وەزارەتی دارایی چاوەڕێی بەغاکە تاکو و پارەی بۆ دەنێرێ، ئێ باشەکە و پارەکەی بۆ نات وەزارەتی دارایی بۆ چییە؟ وانە دینارێک لە خەزینەکەی نییە. وەزارەتی کوشت و کاڵ 1 مەتر عەرزی زەراعی نەماوە، وەزارەتی پیشەسازی 1 معمەلی نییە، وەزارەتی ڕۆشنبیری 1 کتێبی پێچاپ ناکرێ تێگەی، وەزارەتی ئەوقافی شەکەی بووە بەوە هەفتانە دانیشێ وتاری مزگەوتەکان هەرشێتەوە، یعنی هیچ وەزارەتێک دەوری خۆی ناژێڕێ، لەبەر ئەوەیە حکوومەتەکە دەمان شکست دێنێ ینی خۆەوەیە خۆی توکە هیچ نەبێ بیدەی. بەڵام ئەوان دەڵێن نەخێر ئەوە خەڵک عراقچێتی دەکا و بەغدا بیانومان لێ دەگرێ و ئێمە هەموو شتێکمان ڕادەست کردووە و کێشەمان نییە و بەڵام بەغدا ناوێ هۆرێمە بمێنێ و ئەنی ئەوان ئاوا خەڵچەند تێگەیاندووە. باش ئەگەر خەڵک ینی ئێمە بە عێراقچی اتهام بکەن ئەری بە خۆیان چینە، ئێوە نێوە هەموو شتێکیان داوەتە بەغا، هەموو شتێکیانە بەغایە، ئەوە نێ وەزیریانەیە، ئەوە نێوە هەموو مەسوودەکانیان دەوێت معاش خۆیان وەردەگرن، ئەوە نییە. دوایەوە تۆ سەیری تەسریحاتەکانی ئەوانەی بەغا ینی بەدەستشانکردنیش بڵێم بەرلەمانتارەکانی کورد کاکە بە دیاریکراوی ئەوان باز ئەوە دەکەن تا ئێستا نەوتی تەسلیم نەکردووە، تا ئێستا لیستەکەی دنیاک مشکیلە هەیە تێگەی داهاتە ناوخۆیەکانی ناداتێ، ئێوانە بەغداگەرەوانە وەرنەگری بۆچی موچەت بۆ بنێ من تێناگەم یانی تۆ تەوێ هەروە بە کەڵەگایی و هەموو جارێ وەکوتر کردوتە ئێستا بۆ ناچێتە سەر کاکە، ئێستا بەغداد خۆی بیانوە گەڕێ بۆ ئەوەی نییە دەسەڵاتەکە داواز بکە. ئێکەواتە تۆ ئەگەر دەتەوێت بەردەوام بی و گەر دەتەوێت خزمەت بە خەڵکەکەی خۆت بکە بۆ ڕقەمە ڕاستەقینەکە نادە یان من تێ ناگەم. هەموو مەسەلەکە عیبارەتە لە یەک شت کاکزانم، ئەوانە بە درێژایی و حکومەی کە خۆیان هەیەیان بووە پارتیش بزاد خەڵکێکی یەکجار زۆری هێناوە بە 100,000 بندیواری هێناوە، سووری ئێرانی نازانم تورکی و دار و بەرد و هەرچی هێناوە معاشێکی بۆ بڕیوەتەوە، هەر بۆ ئەوەی نییە لە دەنگ لە هەڵبژاردنەکاندا دەنجی پێ بداوە تو وەکو بەخێوانی کردووە بۆ هەڵی گرتون بۆ ڕۆژێکی وەکو ئێستا پارەکە بەشی ئەوە ناکە. یعنی ئێستا بەغدا کە هاتووە ئەوێ ئەو چانە ببڕێ، ئێ باشە پارتی چ دەکە؟ پارتی پارەی نییە ئەو هەموو خەڵکە چۆن ڕابگرێیانی، بۆیە ئەو هەموو ڕۆژێ نییە کێشە دەگەر بەغدا دروست دەکە بۆ ئەوەی لەو لایەوە بێ ڕێگایەک بدۆزێتەوە بۆ ئەوەی پارە پێیاکە بیداتە بندیوارەکانی خۆیەوە. ئێستا بۆ نەوتەکە تەستیم ناکە، ئەوە بە هەموو دنیا باسیەکەڵی نەوتەکە بە قاچاغەڕوە بەغاڕە 1 دینارم بۆ نانێرێ، پارەی شەریکەکان ئەیداوەی ویتش بۆ خۆی ئەیبا داهاتە ناوخۆیەکان چی لێ داهاتە ناوخۆیەکان کووا چ پرۆژەیەش پێکراوە. یەکێتی بە مووقیف لاواز بوویان بە سندوقی دەنگدان کورسەکانی هاتە خوارێ و لە حکوومەتیش لاواز بوو، کامەیە و دەبێت چۆن یەکێتی بتوانێت ئەو هێز و بەشداریە نا بەڵکو هاوبەشیە بەدەست بێنێتەوە. وڵای کاکزانە بە سەراحەتت بێنم بە سەراحەتێکی زۆر ینی ڕاشکاوانە پێ بڵێم خەڵک شتێکی سەیری هەیە لە ناو مێش خۆیدا ینی ئەڵێ کاکە پارتی لە دەسەڵات دەرناکرێ، کاکە پارتی حکم دەکا و هەتا ڕۆژی قیامەت، یعنی ئەو شتە لە ناو مێشتی خەڵکدا چەسپاوە وازان تەبەنەوە هەموو تۆزی چییە هەموو پاشماوەی ئەو چەند ساڵەیە کە پارتی لە سیاسەتەکانی کردوویەتیەوە و خەڵکی تەمان پێشتر تەزویریە کرد خەڵکی ئەکڕی و نازانم چی و هەموو دەم حزبی یەکەم بووە. لەبەرەوە خەڵکەکە ئینتیباعشی لێلا دوورست بووە دەڵێ پارتی زەحمەتە لە دەسەڵات لا بێ، بەڵام خۆ ئەگەر خەڵک ئیرادەی خۆی بەکاربینی
ئێستا باشترین فرسەت هاتوۆتە پێشەوە بۆی خەڵک بە ئیرادەی خۆی نییە دەسەڵاتی پارتی کەم بکاتەوە من ناڵێم دەری بکە چکە پارتی بتەوێتەوە حزبێکی 78 ساڵەیە ڕێگ و ڕیشی هەیە لە کوردستاندا ئیمکانیەت هەیە و خەڵکی هەیە حزبی هەیە دەنگدەری هەیە ئێمە ناتوانین یەکسەر شەتوی بکەین و لای بین ئەوە ناکرێت بەس دەکرێت بەیانی حزبێکی وەکو یەکێتی کە خاوەن هێزە بێتە ناو دەسەڵات ببێت بە شەریکێکی ڕاستەقینە لەگەڵ پارتیدا نەک شەریکێکی ئەو وەکو پارتی دەوێ پاشکۆ بێت ئەوە ئێمە تاقیمان کردەوە چەندە 28 ساڵە پارتی هەر بەو شێوەیە تەعاملی کردووە ئەو خەڵکە ئەبێ حەقیقەتێک هەیە بێ بزانێن خۆی یەک نەفەر لەو کوردستانە خۆی خاوەن قەرارە بە گۆڕانکاری یعنی ئەوە توانێت گۆڕانکاری بکە پێویست ناکە هیچ بترسی ئەتوو دەچیتە ناو وێزگەی دەنگدانە دەچیتە پشت کارتۆنەکەەوە دەنجی خۆتە دەی کاکە ئەتۆ وەزعەکە ئەبینی 28 ساڵە ئەو حکوومەتەی هەرێم حکوومەت دەکا قەیران لە دوای قەیران کێشە لە دوای کێشە بێ ئاوی بێ کارەبایی بێ خزمەت گوزاری بێ داروبەر غەدر لێ دەکا خەڵکت لێ دەکوژێ نازانم هەزارەوە تاوان دژ بە ملەتە دەکا ئێ باشە ئەو ملەتە کەی تۆڵی خۆی دەکاتەوە ئێرە بەیانی فرسەتە هەڵبژاردنە بڕۆ پشت سندوقە پشت کارتۆنەکە دەیژی مە دەرێکاکە مامۆستا جەنابەت لاولێری خەڵکیان نەترساندووە لە فەرمانبەرەوەی تر بڵێ گردەنگ نەدەی معاشەکەت لە دەست دەدەی فەسڵ دەکرێت نەقڵ دەکرێت ئەو چاوسوورکردنەوەوانە نییە ئەجە باشەوە توزانێت تۆ دەنگت بەچێ داوا کاکە ئەو دەڵێ ئێمە دەزانین لەڕێی کۆ دەکەتەوە دەزانین کەمە چوومە پشت سندوقەکە دێگەی قایمەکەی لە پێشم دانرایە و مۆڕەکەم لێدا ئەو لە شوێ ئەبینێ من دەنگم یاوە بەشێ ئەو پێی وایە ئەو بە خەڵکی و تۆ جا خەڵک باوەڕ دەکا بەشێکی باوەڕ دەکا ئاخرەوەیە کاکە ئەو ترسەی چاندووە لە ناو دڵی خەڵکدا لەبەرەوە خەڵکەکە ئەڵێ من بابە هەبا تووشی دان بڕین نەبن با فەسڵ نەکەنوان بەڵام ئەوە هیچ حقیقەتی تێدا نییە کاکە تۆ ئەچیتە من 2021 کە پەرلەمانی عێراق بوو چوم دەنگمدا من تەسەوری ئەوەم نەکرد وتم ئێستا لەوانەیە پارتی دەسەڵاتدارە تەبان وتم لەوانەیە ئێستا خەڵکییان چەکدار و مەکدار و بەڵتەچیەکانی خۆیان لە پێش وێزگەکە دانابن زۆر لە خەڵک بکەن بۆی دەنگ بە نوێنەرەکانی پارتی بدا وتم لەوانەیە کە چوە ژوورێش لەوانەیە مدیری وێزگەیەکە یەکێک لە مۆزەفەکانە پێم لە دەنگ بدە بە فلانی ئێکاک زانە بەخوات چوون ینی شتێکی وام نەبینی هەر چوم پەنجەکەی خۆم دانا و کارتەکەیان دامێ چوو پشت سندوقەکە و مۆرەکەی خۆم لێدا و هاتمە دەرەوە یعنی پارتی لەکوێ دەزانێ نە کامی ڕای لێە نە ئەو دەزانێ نە پیشانی کەس یادەی مۆرەکەی خۆ لێ دەیت و ئای خەیتە ناو سندوقەوە کەسیش پێی نازانێ ئیترە ترسە چیەوەتامەوە من لێرەدا داوا لە خەڵک دەکەم ئەگە پارتی زۆریش لێ بکە بڵێ باش لە دەنگت دەدەمێ بەڵام کە چۆ پشتن لەخۆکە بادەجی نەداتێکاکە لەبەرەوەی بازەمیری خۆی مرتاحم کاکە ئەو هەموو تاوانەی کە ئێستا بەسەر من لە داهاتووە 50 ڕۆژم خەڵک موچەی وەرنەگرتووە چاوەڕێی چی دەکەی بەس پێم بڵێ ئەتۆ ئەگەر دیسان دەنگ بە پارتی بدەیەوە دیسان 50 ساڵی تریش دەبێت بەو حاڵە بژی کاکە بەغدان کەوتۆتە مووقف لە دەسەڵاتی پارتی لەبەرەوەی کێشەکان بە ئاسانی چارەسەر ناکە ئێستا بەغاژ بە سەراحەت پێ بڵێم بەغاژ کارتی موچە بەکاردێنێ کاکە لە دژی پارتی ئێ باش پارتیش ئامادە نییە بندیوارەکانی خۆی کەشف بکە ئامادە نییە هەموو شتەکان بەڕاستی پێیان بڵێ لەبەرەوە بەغاش تەسیمی نابێت کاکە ئێستا بەغا بە قووەترە پێشان پارتی پێشان خەڵک لە بەغاوە داهاتن هەولێر چونە لای کاک مەسعودی بۆەوەی سەرۆکی حکوومەت دانێن لە بەغا ئێستا گۆڕاوە معادلەکە گۆڕاوە ئێستا تۆ ئەچی دەست لێی دەپاڕێتەوە بۆی بەس تەنها موچەی فەرمانبەراندا دەبێەوە تو تێبگەی باشە تۆ کە پارتی ئەوە حاڵەکەی بێ ئەو هەموو شتەی بەرامبەرت کردوێ تۆ دەنگدەری دەبڕۆ دەنگمدا زۆر کەس هەیە بە من دەڵێ دەلێ کاکە کەس ناتوانێت بەرامبەر بە پارتی بۆ ناتوانێت کاکە یەکێتی حزبی
یەکەم بوو ساحبی شۆڕش بوو هێزی عسکەری هەیە هێزی ئەمنی هەیە تەجروبەی سیاسی و تەجروبەی ئیداری هەیە هەموو هەولێر بڕۆ دەمیا بکەوە هەموو هەولێر دەڵێن خۆشترین وەخت کە حکوومەتی هەرێم سەردەمەکەی 2 ساڵەکەی دکتۆر بەرهەمی بوو کاکە ئەو زارش باە شێتی تاقیکەنەوە 28 ساڵە پارتی تاقی دەکەنەوە ئەو کارە ساتانە هەموو توشکردن بڕۆ کاکە ئەو زارە دەنگ بدە بە یەکێتی با بیدە بە کاندیدی یەکێتی با بچێتە پەرلەمان دیفاع لە نان و قوتەکەی تۆ بکە بیدێ با بڕوە حکومەکە بکە و پارتی دەرناگەین کاکە ئێمە بەڵام ئێمە دەتوانین ئیرادەی یەکێتی لەناو خۆی بەرنامەی یەکێتی کاک زانان لە بۆی هەڵبژاردننی داهات و بەرنامەی یەکێتی چییە؟ ڕاستکردنەوەی ڕێڕێی حکومڕانیە ئێمە ئەگەر خەڵک پشتمان بگرێت کاکە ئەتوان ڕاستی بکەینەوە ئەو ئیتمینانە هەیە ئەو متمانە هەیە بۆ نییە کاکە خەڵک ترسیلەوە هەیە کە جارێکی دیکە زۆر جار چوون بوونەتە هاوپەیمانی پارتی و هەموو شتێک بەس بەڵێتان بۆ کردووە و خەڵک زۆرەوە دەترسێ و زۆرژەوە بە من دەوترێ و مش زۆر پرسیاری لەسەر دەکەم ئیتمینانێکی یان دڵنیایەکێ لەو بارەی مامۆستا ئێبرامی تر بۆ ینی خەڵک بۆ تێناگە کە وەزاکە گۆڕاوە یعنی هەتا ئێستا خەڵک ناحەقی نەبوو ینی ئەو جۆرە بیرکردنەوەی دەکردەوە تا حدێک کەیفی خۆیەتی بەڵام ئێستا کاکە معادلەکان گۆڕاون ئێستا بەغا لە دژی دەسەڵاتی پارتی شەکە پارتی ئەو هەموو کەم و کوڕیە هەیە ئەو هەموو فەشەلەی حکومڕانیەکەی ئەو هەموو توندوتیژەیە لە فترەی پێشتردا کردوویەتی ئێوانە هەموو وازە لە بەرچاوی هەمومان دیارە ئێ باشە تۆ ئەتەوێ گۆڕانکاری بکرێت چێ بیکە پارتی دەیکە ئەی پارتی 28 ساڵە بۆ نەیدەکرد پارتی خۆ هەمومان تاقیمان کردەوە کاکە بە هەم زارەی شێتی تاقی بکەینەوە بازاری بیدێنێ دەنگەکەی بدەنە بێچێتی بابزای چیتان بەوەکە خۆ دنیا وێران نابێ کاکە 4 ساڵیکە دەنگەکە بگەڕێنەوە بیدەنەوە پارتی ئێمە ئەمانەوێ حکومڕانیەکە ڕاز بکەینەوە بە چەک و بە شەڕ و بە شتانە ناکە ئێمە بەدەجی زەماوەرمانەوێت زەماوەر وەرم پشتم بگرا من وەزاکەت بۆ گۆڕم ئەگەر بۆم نەگۆڕی زارێککە دەنگم مەدەیە مامۆستا شێرزاد یەک پرسیار هەیە ئێستا جەدەلێکی گەورە هەیە لەسەرەوەی کە لە نێوانەوەی یەکێتی دەڵێ هەولێر وەردەگرینەوە و پارتی دەڵێ نایدەینەوە و خەڵکیش داوای خزمەتگوزاری دەکا لە هەولێر حەقیقەتی ئەو بابەتە چییە؟ ئینجا بۆ پارتی هەولێر بۆ من چ خۆی دەزانێ هەولێر تاریخەکەی بڕۆ بخوێنەوە 8,000 ساڵە نە پارتی لێبوو زمانی ئاشووریەکان نە زمانی عوسمانیەکانی پارتی لێبوو بۆ مەڵکیێوانە تاپۆی ڕەشیانەیە چییە؟ مڵکی ئەو هەولێریانەوەی لە قەیسەری دوکانی هەیە نەتجارە چایتیە لە قەڵاتە لە قسەی داوایە لە کورانە لە سێتاقانە لە شۆڕشە لە زانیاریە ئەوانە ساحیبی هەولێرە کاکە ئێستا بڕۆ هەولێر من هەموو جارێ باسەکەم کاکەم ئێستا بڕۆ لە هەولێر من هەولێری ڕەسەنم لەوەتیە من لە هەولێر باو باپیرم تێگەی ئێستا ئەچمە ناو بازار کاکە کەس ناناسم وڵاتەکەیان وا وێران کردووە وا داژیریان کردووە من حتا مەسئولەکانیش ناناسم کاکە مدیرەکان و مەسئولەکان و نازانم وەزیرەکانیش ناناسمەوە لەکوێ هاتوونە بۆ خەڵکێکی ئەوە نەبێ ڕەسەنی هەولێر نەبێ بۆ محافزی هەولێر نابێ کەسێکی هەولێری بێ لە عائیلە نەجیبزادەکانی هەولێر بێ کاتی خۆی ئێمە تەجروبەیە کاکە حیزبی بەعزە و تەجروبەیە دەکرد بەس محافز هەولێری نییە؟ حافظ ئێستا ناوە کاکە خۆش ناوە تێگەی هەولێریە قەیدی ناکە بەڵام من ئەو هەولێریەم دەوێت کە زیجی بە خەڵکی هەولێر بسووتەیە ئەو هەولێریەم دەوێت کە ئینتیمای لە بۆ شارەکەی خۆی هەبێ ئەو هەولێریەم دەوێت کە خزمەت بە هەولێریەکان بکە تێگەی بەڵام فەرمەوە محافزەی ئێستامان چی کردووە بۆ ئێمە چی کردووە تا ئێستا هیچی نەکردووە تێگەی بۆیە ئێمە ینی باسی ئەوەکەم ینی ئێمە کە ئەوان ئەڵێن وڵا کاکە هەولێر ئەبێت لە مەریخ وەربگرن بۆ کاکە خۆ ئێمە بۆیەتی بۆ مەریخ ئێمە هەڵبژاردنمانە پێشە بە هەڵبژاردن دێتان وەرەگرینەوە وەمە بە شەڕ و شۆڕ ناکەین کاکە خۆ زمانیەوە نەماوە تێگەی ئێمە ڕوومان لە خەڵکە کردووە لە خەڵکە هەولێرەکەی کردووە من هەولێریم ئەمەوێ خەڵکی هەولێر هاوکاریم کە بۆی بەیانی بتوانم من خزمەتیان بکەم تێگەی
أولية والله ومشي من وهم ولا لا لا شيء أوان بس لو ده كانوا ما هؤلاء ما نادورين نوعين بس ما دام نادورين بوتي لا هالبجارين ترسين يعني كويس طبعا توقع على هالبجارين تصور تيجي همو شيء كده أنا أرقلي بدرس كنا وراسته طبعا بو كاكزنا هي كم شيء أوان من ديوار كان ينما بله تقريبا دوصت 600,000 كاس دبو تيجي تجي سابي فنزمور بي رسمو شو ترتيب بالضبط دو سؤال بعزني كان معه لا يك بعزني كان مع لحولي لا دوك هو نقبة وين ركاني خوي بدال على بزا أو أنا معه سي استهموا بتاع بايومتري تيجي تنها واندة كبايومتريان كدو كاتي دندان يعني الركاري شهور دي إلكترونية بالله ولا هموش لو ميمترا ويا كومسيوري بغداد هتسر برشتيداكا لدو 2021 هي همو ما نبير معنا 2021 لهولير 2000 لهولير ويا لدوك بو 2000 نجي تزوير كت بارتي يكسر كومسيون بيزاني وتبليغي شكل تيجي استا وانا مع تصوير كشنا مع كومسيون سربرشتي دكا بغداد كواتا بطبيعتي حالته وانا هم اللي يقبدوا لان تدلا بارتي دزاني دنجي كما كانت بارتيش طبيعته شيء كاك زانا او قال لدى الصلاه نبي هيك نيه يعني او لدى الصلاة باري كويتا دست دا صلاة كويتا دست بويا دست بداري دا صلاة نابية بهم شيء ويك هوري خويا دا بو وينيا لدى صلاة بمينته بو وي بارك لدستي بيه غندري وندري كي خوي بكاو دزي كي بكاو همش تك بدست خويا بيه بويا قبولينا كاسي شي تربيت دا صلاتي بسرع او دابيه اي اگر گیچتی کرسی زور هنا و حزمی پارتی بچوک بوا پێتوایە پارتی ڕازی ئەبێ بەوەی کە دەسەڵات تەسلیم کە یان ناچارێ دەبێت تەسلیمی کە يعني اگر خلق بريارك داتيك على برلمان مثلا يعني استاتيو بيت كرسي اگر خلقك يعني وكو قريمان بلين باشا سي كرسي هنا هي شتي سي بيت كرسي هنا هي شتي بابا سي كرسي هنا بلام هي شتي ها فيماني لقى حزب كاني لكن بو بنزا وشش كرسي باتي رئيسي يعني على تسليمنا كم بو اي بو حزب كاني تري وتصل صاله بسواش صاله تسليميه كان سيتو صاله تسليميه كان اوان بو يعني تين فرعونين امريكا هي راديو اوروبا هي عم تساوي على سنه العراق تساوي على سنه محكمه الفدراليه تساوي على سنه يعني قالوا كل شيء كان هنا في حزمه كي خوان اوان هم زارينا لك كاكي ما في حزمه كمان اوان ما زورين ابوينا زورين ابو ايه استاخر اشتري بيت بزورينا تو بيت بكمين قيتيكا دزياتي بسرو كي سرو حكومه وغيبات زي كي ور بغريتي تشنيا وزمان دكتور برامج ارواب تيجي زي كي بارتي بو هستا يعني هيك منطقيه يابانيه توري خلق بترسيني والله اقل من كل شيء كم قاتوا ده صلاه السندان كم روي كاكا وزمان روي هستا محكمه اتحاديه هي وانا هم باش ما مصا مساله لشكر شي تركيا تا چەند کاریگەری ئەبێ لەسەر مەسەلەی ئاڵۆزترکردنی دۆخی هەرێمی کوردستان خۆی دۆخەکە ئاڵۆزە ئاڵۆزترکردنی ئاڵۆز ئێستا ئاڵۆزە لەبەرەوەی تورکیا چەندین بنکەی سەربازی داناوە و تورکیا ئێستا گەیشتۆتە سەرەوەش کاکە تعقیبی خەڵکیش دەکا ینی کەس ینی یەت لەو سەرەوەیەت درۆنێگە نێرێ لە سەید سادق 2 ڕۆژ نەمانووسە کوژی يعني استجيت حد تعقيباتي خطشي اسايش دكا تيجي يعني هذا انا وضع كزور على وزر راس على وزر بلام على ستر بيبي بو همون كردستان خطره يعني لو على ستر بيبي يعني ويك وضع على وزر يما حرب جارنا كبا تأزير كين يعني كين او كاتا كردستان بتواي ويران نبي دبروي بغداد تدخل لك او ده صلاتك وتاي بيدينا ناتوانم بيكن او چۆن دەبینی مامۆستا وەکو نووسەرێک وەکو ڕۆژنامەنووسێک کە لەو هەفتەیە 2 ڕۆژنامەنووس
درۆنی تورکیا لەیدان دژە تیرۆری پارتی دەڵێ ئەوانە چەکدارن پاسەوانێکی کەس چەکداریشی تێدانەوە ڕۆژنامە نووسۆ خەڵکی و کوردستانن خۆ دایمە پارتی هەروای وتووە کاکە پارتی دایمە لەوەتی هەیە هەر بەوتنەوە چاواشەکاریانەیە بردوتە سەر تێگەی خۆ قسە تۆ ژێ لە قسەی کەس ناگرێ کاکە حساب لە بۆ هیچ کەسەک ناکە بڕۆ هەموو سایتەکان و هەموو فەیسبوک و هەموو دار و بەردەمونیە ڕستەکەیان لێرەوە کە دوو ئافرەتە سەکداری چی سەکداری لەکوێوە ڕۆژنامە نووس بوونا ئەگەر بە کارێک چوو بوون بۆ پێنجوێن و بۆ لای سەید سادەقیان بۆ سەیرانێک چوو بوون باشە بوو ئەوانە و کوژرێنیانی ئێجا ئێستاش نییە ئێستاش هەرەوانە دووبارەی دەکەنەوە چەکدارانی پەکەکە و لێپسراوێکیش لێپسراوێک ینی لێپسراوی چیەوە دوو ئافرەتی قوربەسە لەگە سایەقێک چوونە هەردووچیان ڕۆژنامە نووسن بۆ ینی بۆ دەیان کوژی واللهی کاکزانە ینی لێت ناشارمەوە بەڕاستی من دوێنێ پۆستێکیشم کرد من دەڵێم لەوانەیە پارتی تەسفیەی دوژمنەکانی خۆشی نییە بە ڕێگای درۆنەکان تورکیاوە بکات چونکە خۆ پارتی دوژمنی زۆرە تێگەی بەیانی ناوێک لە ناوە شێرزا شێخانی سەرۆژی جڤاتی کوردستان کۆمان جڤاتی کوردستانە تورکیا لەکوێ ئەزانێ ناوەکەی ئەنووسن و ئیتر ئەیکوژن تصفیەوە لەوە ناچێ ئەو دۆخەبەرە ئەوە ناچێ ینی ئەوە بەشێک نیە لەوەی کە من دەسەڵات تەسلیم ناکەم هێناوە تورکیا بەکاردێنە پارتی هەموو شتێکەکە یعنی سڵ لە هیچ شتێک ناکاتەوە نە لە خیانەت نە لە شەرم نە لە هیچ لە تاریخ نە سیاست هیچ لە هیچ شتێک سڵ ناکاتەوە تەنها بۆ خۆی بۆ بنەماڵەی حاکمەکەیان هەموو شتێکەکەن لەبەرەوە زۆر ئاسایە ینی دوژمنەکانی خۆیان ئێستا ناتوان خڕب کوژن لەبەرەوەی ئێستا زەختەی زۆری دەوری هەیە ئەمریکا و ئەوروپا و کونسڵەکان هەموو تەداخلیان کردووە ناتوانانی خەڵک بکوژێ بەخۆی بۆ خۆی ناتوانێت بەڵام ئەتوانێت بە تورکیا بڵێ بلێ بابەوە پەکەکەیە ئەوەش ڕقەمی سیارەکەیەوە ئەچێ بۆ فلانزیێن و بڕۆم بیکوژن تێگەی هەموو شتێکە کاکەکە چونکەوە نەدەزانێت لە شەرم لە خیانە دەکە نا شەرم لە باس شتی تر ئەوە نەکەم هەروانە کاکەوانە هیچ زەوەچیان نییە هیچ مانایەکیان نییە دژایەتی هەموو کەسێک بکەن یعنی تۆ وەرە بزانە ئەو ئێستا ئەو شەڕی کەرەگەری یەکێتیەکە یعنی گایانی تێسەر ئێسقانەکە کاکە گای تێزر ئەوێ ئێسقانی یەکێتی شتێنە لە کاتێکدا یەکێتی خاوەن ئەو هەموو تاریخە دوور و درێژەی شۆڕژ بوو لەسەر کەرکووک چیان نەکرد مەسڵ هێتابان کاکە هەر خۆی وایە کاکە خەڵکەکەی ئێستا هەموو گەڕاوەتەوە ئێستا جۆرێک لە وشیاری لە لای خەڵک پەیدا بووە ئەویژەوەیە پارتی ئەوەی نیە حکومڕان بێت لەبەرەوە بزانێت لە مووسڵ وەزعەکەی خراپە لە کەرکووک وەزعەکەی خراپ بوو ئێتامانەوانە کە خەڵکی کەرکووک و مووسڵ چێنە کوردەکە کاکە هەر کوردەکەی خۆمانن کە دەنجی نادەنێ بۆ لە هەڵبژاردننی داهاتوودا عینە ناو خەڵکە دەنگ و دەمەوە پارتی وەنیە لەبەرەوە پارتی کەشتۆتە یەقینێکی تەواوەوە کە وەزعی خراپە لەلایەن زەماوەرەوە وەدە سەڵاتیشی نییە وەزعکە چاکاتەوە چکە تازە کار لە کار ترازەوە کاکە ئێستا نازانین چی لەگەر بەغدا پێت وایە ژێر بە شێر هەوڵی دواخستی انتخابات دات بۆی بڕوات چی بکات هەوڵی دواخستی انتخابات دا هەڵبژاردندا واللهی بە هەموو پێوەرێک بە هەموو خوێندنەوەیەکی من تەسەوەر ناکەم جورئەتی بکات ئەو جورئەتە ناکات چکەوە ئاخر جار بوو لەمە و ئەگەر ئەم جارە بێوێ هەڵبژاردن دوا بخرێ کۆتایی پێدێ خۆی کۆتایی بە پارتی دیە چونکە دەوڵەتان لێ قوبوڵ ناکەن ئەمریکا قوبوڵ ناکە بەغدا قوبوڵ ناکە ئیترکە هەڵبژاردنەکەی نەکرد محکەمەی ئیتیحادیە کاکە بەیان قەرارێک دەردەکات دەڵێ کاکە حکوومەتەکە ناشەرعیە و تەواوی تر هیچ وجودێکی نامینێ ئێستا خۆی کاربەرەکەڕە ئێستا بە بەڕزاوتکا لە بەغدا پارەی بۆ دەنێرە و کاتە چیز بەغدا چیشی بۆ دەسەڵاتەیە لەبەرەوە ناتوانێت تەزیری بکەن ئەبێ کارێک بکەن ینی دووریش نبینم ینی هەوڵێکی بۆ بدات چونکە پێشترش بنووتومە لەوانەیە کێشەیەکی گەورە لە جێی تورکی مەسەلەن بێ ئۆپەراسیۆنێکی گەورە بکە
يعني وضعي سليماني تيقدا مدرون ونازان مسيو يتربنا بابا وزاك مستقرني وهالجانك دوا بخينا واش تصورنا كم بقات حد يعني جرأتي واش يعني بي وقت كتواو كاك او وكنتون ضلي وقت اضافي كشانما وقت اضافي كشانما لا وقت اضافي كش كنت هاي فيها وقت ضايع في دنيا وش دما باشا مامۆستا ئەوەی کە خیتابێکتان هەیە دژی پارتیە و پێتان وایە لەبەر ئەوەیە کە دەنگ بێنن وەکو یەکێتی مەبەست مەلەک جەنابەت یان بۆ بەڕاستی پارتی هەموو جومگەکانی تێکدا و سەر لە شێواوێکی گەوری دروست کردو لە حکومڕانی و لە کۆمەڵێک پرسیدی کەشدا والله كاكزانا إما هموما لو كردستان دجين همشمان وضعك بتساوي خوما دبينين أو وضعي كبارتي درست كردوا تأثيري تنها ليك شوي نكردوا كاكا تأثيري لهمو خلشي كردستان كردوا يعني تو تصور ما كان بس معاناتك معاناتي متخوران به من لما لو دانشتم شو ساعة رياضي شو لكوني مبردة كونية بوني غازة كاني بالاوغا كان دي تناودوتم هري يمجمو تيتسنكم تيجي أو خو بس معاش كورة كانية كاكا قسەیەکە بۆ ئەمریکیەکان پێیان گوتیانە دۆخی ژینگە و لێر زۆر خراپە فریاکەونە هەموو شتێک پارە پیاکردن نییە ئەوە ڕاست بوو رابرتەوەیان راپۆرتێکیان بڵاو کردەوە کە نەزبەی ینی تەلەوز پیسبوونی کە شوهاوایەکە لە سێمانی مەقبولە لە دووەک مەقبولە بەنام ناولێ پیسە تێگەی دەوازی خەتەردایە يعني قشطت تقريبا 120 كوا نسبة شيء زور نيانوت كاك مامسا شيرزا وتيان كا قرارة بالاوغا كان دابخنو بوبواني مترسيان هيو او انا دابخري دا نخس كاك من اوشو هذا امشو نيا امشو من تون كما مملة الصيدلية هنا بس تعمل دبروي بونكا تناوشو لكمو هذا امشو خوت هي قد خراب يبو ماوا يعني داش ناخري كاك قد ناخري تصورنا كي وانا جرأتي وي يمكن استوان بروي انتخابات درون داتين او هم دولمان دو صاحب شركات ونازان او كسكاري او دور بشتي خوان داتين بالاوغا يعني داخل مستحيل او يمكن او يناكن بالاوغا دا ناخري دو كلمة وليدة كان اشترى السناقرة دبرهم وليدة كان جب خوان شريك النجاري أجري خوان أبي يبلطتي كانوا كويدة كانوا خوان بيه دبرهم أبي اشترى السناقرة كاكن شيء شكله ودانية برا يا مدى معنوية أو خلق مواقع كبتساوي خويدة بينه أو بونكيا أو موتسكيا أو حكم رانيكيا أو خدمة جزاريك بيأبي أمره يعني ديسان خلش جزور هاتو تسرزادي هوليرو كركوشيان داخس ولا بروي أبي عنيا بكارباي كواحد زستان دي خميلة فاول زستاني جبت لافا كهربانية روجي تسوى بيس ساعات كهرباء هذا إيوانا خلق مو بتساوي خويا بينيه تيجي بوي سايشتي هاتوها علي بابا من أمي وضع بقورم أو وضع بتيها قوري بقوري خلق بجيري برنامج يشتي بكات يشتي برنامج شيء جوان وريكو بيشي طرح كدوها تو روي سريتشي دروش مسألة شيء ويا راس كردنوي روي حكم راني راس كردنوي يعني تي يعني تشيشة وقت بو حلكم تشيشة كهرباء وقت بو سوق دكم بالاوجا كانت ولا دخم تيرجع وانا همو بدأ صلاة ذكري إذا صلاة كاستلاي بارتينا يبيك نيتي يبيك إذا شام زاربا شيتي بيك كذا صلاة كي بدنيا بعد زاني تيجا قد داينا خذ وكاتب حسب يمكن وش ندبي نسيك هاك زانا جان بزانا تاكو يستا أو تصدق لأن هذا أنا محفت كابينة هشت كابينة بارتي هشت كابينة بارتي حكم معنا حتى هسه وزيرك باق نقرأ بو برلمان بو لبسينا بو يعني وين اللي كردوه؟ هم وزارة كان فاشلين هرموا يعني فشل يعني هنا كاس يعني هي شيء اللي تناقل لوزارتك خوش يعني ويراني يعني كرديا باش البرلمان بونا يجي عام ممكن أو هم مسألة كعبارة اللي زورينا
لە ناو پەرلەمان ناهێن وەزیرێک بێ ئێ باشە یەکێتی وەڵا بەیاریە گە زۆری نبێ هەرچی وەزیرە بانجی دەکەین وەرەکا کە بابزانین تۆ بۆ هەدەکەی ینی تۆ بۆ ئەو کێشەیە چارەسەر ناکەی کاکزانە یەکێتی زازم دەبا قسێک فەرموو کاتی خۆی لە سەردەمی سەدام جەریدەی جمهوری و سەورە و عێراقە بوو باوەڕم پێ بکە کابراەک لە گەڕەکی سەیداوە لە هەولێر نامەیش لێنووسی بۆ جەریدەکە بەشێکیان هەبوو بە ناوی شەکاوای مواتنی شەکوای هاوڵاتیان دێگوت ئێمە گەڕەکەکەمان ئەوەندە وایە و مشکلەیە هەیە باوەڕ دەکەی ڕئیسی بەلەدی ئاوا دەلەرزی لەبەرەوەی تۆقی چ دەیگوت و لە جەریدەی شەکوا لەسەر منەوە دەکەن ئێستا کاکە وەزیرە حسابە خەڵک ناکە ئێستا وەزیری هیچ ناتر دەزانی کە زەیدا پرسیتەوە تامان نەپرسینەوە نییە کاکە پەرلەمانەکە پەرلەمانێکی ناکارایە پەرلەمانەکە زۆرینەکەی بەدەست پارتیە حکوومەتیش بەدەست پارتیە خۆیان حکومی خۆیان دەکەن نانی خەڵکی تر بێ یعنی ئێستا لەبۆ نمونەیەکی بەسیتر بۆ بێنم کاک زانم کاک دەوەی چی پێ دەڵێن گۆڕان بزوتنەوەی گۆڕان 25 کورسی نەبوو بەڵێ هیچی پێ نەکرا کاکە وە لە پەرلەمان هیچی پێکرا هیچ گۆڕانکاری پێکرانە نەوەی نوێ 12 کورسی هەبوو چی پێکرا لەبەرەوەی خەڵکەکە دەبێت تێبگا تۆ دەبێت دەنگ بدەی بە حزبێک کە هێزی هەبێ کە توانای هەبێ بتوانێ بەڵێ بتوانێ ئێرادەی خۆی فەرز بکە لە دوایەوەی دەنجی خەڵکەکە دێنێ کە زۆری نەبێ هێزی هەیە توانێت خۆی فەرز بکە تێگەی بەڵام تۆ دەنگ دەدەی بە دوو حزبی ئەولا دوو پارێوراوی نازانم ئەوانە کە هیچ دەسەڵاتیانە هیچ شنەوەزانکە ناگۆڕن یانێ ئێستا پەرلەمانچیەکەن هیچیان بۆ ناکرێ ئللا تەنها بێ پارتی و یەکێتی کە دوو حزبی سەرەکین تاریخێکی دوور و درێژیان هەیە بە حدوددانان بۆیان هەیە بەڵام لێرەدا دیسان دووبارە دەکەمەوە پارتی تا تاقی کردەوە ئەمجارەیەکی تاقیکەنەوە بەڵێ دواسەرنج و پەیامی مامۆستا شێرزاد لەو بەرنامەیە کاک زاناجیاوە لە چەند جارێکدا باسم کردووە و جارێک دووباری دەکەمەوە عەزیزم خەڵکی کوردستان خەڵکی هەولێر خەڵکی سلێمانی خەڵکی دۆک هەڵەبجە هەموو کوردستانیەکان کاکە ئێوە بە چاوی خۆتانە ئەو زوڵم زۆرداریەی پارتی و دەسەڵاتەکەی دەبینن ئێوە هەموو شکستی حکوومەت لەبەر چاوی خۆتانە ئێوە هەموو باجەکەتان داوە لەمە ولاش ئەگەر بتانەوێت دەرباست بن ئێوە ناتوانن بچن لە شاخ شۆڕژ هەڵیش دێنە دژی پارتی ئێوە ناتوانن بێنە سەر جادەی هەولێر خۆ پیشاندان بکەن لە دژی پارتی تاکە فرسەتێک ما بێت لەبەر دەمتانە بلۆ گۆڕینی ئەو وەزعی کە ئێستا ئەنگۆ تێدانا تەنها هەڵبژاردننی بیستی دەیە لە بیستیدا بڕۆنە سەر سندوقی دەگدان زەمیری خۆت مرتاحکە ئەو وەزعی کە دەبینین بێ ئاوی بێ کارەبایی زوڵم و زۆرداری بێ موچەیی غەدر و کوشتن و بڕین و ئەوانە لەبیر نەچی کە دەچیە پشت کارتۆنەکە دەنگت بدەی لەوێ زەمیری خۆت بکە حەکەم دەنگ بدە بەو حزبەی کە دەتوانێت وەزعەکەت بۆ بگەڕێ کە دەتوانێت بەرامبەر بە پارتی بڵێ بوەستە لە جێی خۆت ئەویش یەکێتیە تێگەی لەبەرەوە داوا لە هەموو خەڵکی کوردستان دەکەم بۆ ئەم جارە پشتگیری یەکێتی بکەن هاوکاری بکەن بۆ وەزعەکەتان بۆ بگۆڕێ چونکە دروشمی سەرەکی یەکێتی ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانیە لە هەرێمی کوردستان زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا شێرزاد شێخانی نووسەر و ڕۆژنامەنووس زۆر سپاس بۆ دیدارە زۆر سپاس بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامامان پێشکەشکردنەوە لە ئەکتانەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ